شەقامی شارباژێڕە ڕۆژانی پێنجشەمان و هەینی زیاتر لە ڕۆژەکانی دیکەی هەفتە قەرەباڵغی زۆری هاوڵاتیان و گەشتیاران بەخۆوە دەبینێت. شەقامەکە لە گەڕەکی هەواری شار دەست پێ دەکات و تا تونێلی پێشڕە و درێژ دەبێتەوە بەهۆی تەواو لەکردنی ڕێگاکە و جێبەجێ نەکردنی چینی کۆتایی قیرکردنی شەقامەکە. ئاستەنگی زۆر بۆ شۆفێران دروست بووە بەشێکی ڕێگاکەش لەبەر یەک هەڵوەشاوە. وەڵی لە ئالم فولکێکی دەخوارەوانێ هەمی ئاسەنگە وڵی زۆر ناڕەحەتە چونکە هەمی ڕێکڵەیە حەقی ئەو شقانەیە کە عەردەکان ناونەتی با بیکەن جادەکان پێ چاکەن. وەڵی من بانگی جارێک لێوە ڕۆم زۆر پێی ناڕەحەتم چونکە جادەیەکی پان و بەرینە ڕاستە دیزاینەکەی جوانە بەس وەڵی وێرانە. ڕێکڵەی تایە بڵێن قیرە بەس تاسەی تایە وەڵی بەس ڕێکڵەی دروست کردوێژین ئاسایی چی. گرنگی ئەم ڕێگایە لەوەدایە کە بەشێکی ناو شاری سلێمانی بە ناحی سیتەک و ناوچی شارباژێڕ دەبەستێتەوە. سەرڕایبوونی چەندین ناوەندی بازرگانی و یەکەی نیشتەجێبوون کە هاتوچۆی ڕۆژانی سەدان خێزانی لەسرە. ئەوە وێرانە ئەوە وێرانە. من داوا لە حکومت ئەەکەم داوا لە کاربەدەلسانی ئەم وڵاتە ئەەکەم داوا لە سەرۆکی شارەوانی ئەەکەم بە زووترنی کات نەکرد ئەوێ مشودی تونێلەکەش خۆن تونێلەکە وەکو بە پەیشەیە بڕیتە سەرەوە وایە ئەم بەر و ئەو بەریم چونکە من ئەمە ڕێگای ڕۆژانەمە من خەڵکی شارباژێڕم ئەڕۆمویەمەوە ئەمە ئەوە ڕێگای زۆری گرتووە بەڕاستی تونێلەکە زۆر وێرانە ڕێگای چوارتا وێرانە ئەو ڕێگلانی کە تو ئەڵی فعلەن وایە زۆر ڕاستە. سەرچاوەیەکی باڵا لە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بە پەیامی ڕاگەیاند کارکردنی تیمەکانی شارەوانی بۆ نۆژەنکردنەوەی شەقامەکان بەردەوامە و تا ئێستا لە سەدا 35 بۆ 40 پلانەکەیان جێبەجێ کردووە. ئەو ڕێژەی کە ماویشێتی بەشێکی بە ڕێگای شارباژێڕ دەکەوێت و نۆژەن دەکرێتەوە. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پێ سلێمانی.